ڕۆژانە بە بەردەوامی نەخۆش ڕوو لە سەنتەری شوشتنی گورچیلە لە هەڵەبجە دەکات، چونکە تا دێت نەخۆشیەکانی گورچیلە لەم ناوچەیە ڕوو لە زیادبوونە. بە گوێرەی ئامارەکان کە لەم دەفتەرەدا تۆمارکراون، لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا نزیکەی 500 کەس گورچیلەیان بۆ شوێردراوەتەوە کە بۆ هەر یەک جار لەم چارەسەرە $150 خەرجێکەیەتی. 4 ساڵە سەنتەری شوشتنی گورچیلە لە هەڵەبجە کراوەتەوە، لەگەڵ کێشەی کەمی پێداویستی پزیشکی و نەبوونی شوێنی تایبەت لەم سەنتەرە، کێشەی کەمی پزیشک و کارمەندیشی هەیە کە تا ئێستا 5 کارمەندی ڕەسمی و 2 کارمەندی خۆبەخش لەوێ کار دەکەن. ئەگەر پێویستە دەست بە من مامۆشە بێت. پێشتر کەمتر داوامانە کرد لەبەر کەمی نەخۆش، بەڵام ئێستا نەخۆشەکانمان زۆر بوون، عادەتی نەخۆشەکانمان زۆر بوون و هەموو ڕۆژەکانی هەفتە داوامەکەین. هەموو ڕۆژەکان هەفتە ئێستا هەموو ڕۆژ هەر لە شەمەوە داوامەکەین هەتا 5 شەمە. چونکە ئەو نەخۆشانەی ئێمە کە هەمانە هەموو نەخۆشێک پێویستە هەفتەی 3 جار هەر جارەی بۆ ماوەی 3 سەعات شۆردنەوەی گورچیلە بۆ بکرێت بە ئامێرەکانی شۆردنەوەی گورچیلە. بێجگە لە ڕۆژانی هەینی هەموو ڕۆژێک لە سەنتەری شوشتنی گورچیلە دەوام هەیە و خزمەتگوزاری پێشکەشی ئەوانە دەکرێت کە بۆ چارەسەر ڕوو لەم سەنتەرە دەکەن. هەر ڕۆژە نێرینی زۆر نەڕەحەت. چی لێ دێت؟ وەڵی بڵێن کێشی هی نەبێت، خوێنەکەی خەسە بێت و ئەم باڵەفتەیەکە زۆر پاکیەکات. کێشی قورس دەبێت؟ بڵێ. چەنی؟ ئەیسا بۆ منە ئەو جارێ من لێناومەە 64 کیلۆ بووە، ئێستا تۆ بۆ 50 کیلۆ. لەکەوە توش بووە؟ تقریبان لە مانگی 11 توش بۆ دایکم. کێشەی سەنتەری ششتنەوەی گورچیلەی هەڵەبجە تەنها خۆی لە کەمی کارمەند و نەبوونی بینایی تایبەت نابینێتەوە، بەڵکو کەمی ئامێری پێویست یەکێکی ترە لەو کێشانەی ئەم سەنتەرە، چونکە لە پاڵ زۆری نەخۆشەکان تەنها 6 ئامێریان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی ڕوویان لێ دەکەن کە بە بەراورد بەو ڕێژە زۆرەی نەخۆش ئامێرەکان زۆر کەمن. نزار کەریم NRT هەڵەبجە.